لەژێر چەتری سەپاندنی یاسادا حەشدی تورکمانی لە خورمات و پاش دەرکەوتەکانی ڕفراندۆم لەم شارەدا چەندین تاوانی ئەنجامدا لە تاڵان و سوتان و تەقاندنەوەی دوکان و خانووی هاوڵاتیانی کوردی خورمات و کەمپینی هەمومان لەگەڵ خورماتوین لە سۆنگەی ئەرکی نەتەوایەتیەوە ڕاگەیەنرا و بووە مایەی گەڕاندنەوەی ئاوارەکانی خورمات و بۆ سەر حاڵ و ماڵیان. وەڵام من هەستم زۆر دڵم پێی خۆشە بۆم کارەوە دیچنەوە هەستا و بەعشوکاری خانی چاکردن من زۆر سوپاسیان ئەەکەم خانەکەی من گەیشتە سبخ خەکە کۆتایی تێ ئینشاءڵڵا بە کاتێکی زووە تەواو دەبێ من ئینشاءڵڵا بم کاتە زووە گەڕێم بۆ سەر ماڵ و حاڵی خۆم. وەڵی برا خانیەکەمان ئەمەلەوەی نێ لە ناوی دابنشی نە وەڵان نەتەتوانی دەست بۆیتە دیوارەکەی و ئەیتە وەک قاڵوان چی ڕەشت لێ ئاهات نا وەڵا ئیسە لەخوا بە زیاد بێ سوبە کراوە سپی کاری کراوە بۆمان کارە باکەمانیان چاکرد گشتیان خاص کردە ئیسە زۆر زۆر باشین لەخوا بە زیاد بێ لەو کەرەم ئەوانە بە زیاد بێەوە ئاوایان بۆمان کردە. کرێکارانی خورمات و ڕۆڵی بەرچاویان هەیە لە پشتیوانی کەمپینەکە بۆ نوێژەنکردنەوەی زۆرترین خانۆستاوەکانی دەستی حەشدی تورکمانی لە شارەکە. هەروەکو کوردێکیش ئیشەکەین هەرچەنە نیوەقیمەتی شەسێنین بۆی ئەوەی ماڵەکان زوو تەواوکەین و خەڵکی بێتە سەر ماڵ و حاڵی خۆی و بۆ ئەوەی شەکە بیسەلمێنین هێشتان کە خورمات و شارێکی کوردیە و بەڵێ کارە ساتی هاتێتە سەرمانە و ئەم ڕوویدا بەڵام کە ئەیسەلمێنی خەڵکی بگەڕێتەوە هاوکاریان بکەین بە هەموو جۆرێک بۆی ماڵەکان زوو چاکەوە خەڵک لە ئاوارەی ڕزگاری بێت و لە دەربەدەری ڕزگاری بێت و بێتە سەر حاڵ و ماڵی خۆی. سەرپەرشتیاری کەمپینی هەمومان لەگەڵ خورماتوین تەواوی کارەکانیان بۆ کورتسات نیوز ئاشکرا دەکات. کەمپینی هەمومان لەگەڵ خورمات و بەسپەنسەری دەستگای میدیای کورتسات توانیمان ئەو ماڵانەی کە سوتاون لە دووس خورمات و ئاوادان بکرێنەوە خانەوەدەگان بگەڕێنەوە تاکو ئێستاکە سەروی 124 خان و تەواو خاستکرا و نۆژەن کراوەتەوە خانەکانی تیا دەژیان و کەمپینەکەمان بەردەوامی هەیە لە داهاتوودا تەواوی ئەو ماڵانەی کە سوتێنراون زیانیان بەرکەوتووە بە دڵنیایی چاکگرێن و کەمپینی هەمومان لەگەڵ خورماتوین دەستپێش خەرێکی دەستگای میدیای کورتسات بوو بە هاوکاری گروپی کۆکەرەوەی بەڵگەی تاوانەکانی حەشدی تورکمانی لە خورمات و بە مەبەستی هاوکاری زیان لێکەوتوان و نوێژەنکردنەوەی خانۆستاوەکانی شارەکە. نەمرم هاوارم بۆ بکەن بێتن هاوارەیە مردا بانەوازم بۆ بکەن بەس بچمە بانکەی لە سوتیاڵی خۆم بمرم حەقم تەواوەیتر. ئەمە وتەی دایکە خەیرەیە کە ئاوەتە خواز بووە لە ئاوارەی کۆچ نەکات و بگەڕێتەوە نێو حاڵ و ماڵی خۆی لە خورماتوو لە ئێستاشدا لە سایە کەمپینی هەمومان لەگەڵ خورماتوین خانوەکەی نۆژن کراوەتەوە گەڕاوەتەوە سەر حاڵ و ماڵی لێرە دووبارە ژیانی دەست پێ کردووە. کاروان حەبیب کورتسات نیوز خورماتوو.